هەنگاوەکانی محەممەد بن سەلمان سعودیا بەکوێ دەگەێنێت؟ محەممەد بن سەلمانی شازادەی جێنشین و پادشای سێبەری عەرەبستانی سعودیا لە چەندین بواردا ملیارەها دۆلاری سرف کردووە کە لە ناوچەکە و جیهانیشدا وێنەی نەبووە. لە ماوەکانی ڕابردوودا محەممەد بن سەلمان شۆڕشێکی گەورەی دەست پێ کردووە، هەر لە بواری وەرزش بگرێت تا سینەما و بواری وەبەرهێنان. دوجاریش ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی سعودیا بە نێوەندگیری چین لەگەڵ ئێرانی شیعە مەزهەبی ڕکابەرە مێژوویەکەی. بە شوێن هەڵگرتنی هەنگاوەکانی ئەم شازادە گەنجە وا دەردەکەوێت شتی زۆر لە هەگبەی دابێت بۆ داهاتووی وڵاتەکەی. محەممەد بن سەلمان شازادەی جێنشین و سەرۆکوەزیرانی سعودیا لە دایکبووی ساڵی 1985 ریاضە لە ئەمان کاتدا سەرۆکی ئەنجومەنی ئابووری وڵاتە. یەکێک لەو ڕوودا وەرزشیانەی تا ڕادەیەک شۆک بوو بۆ شەیدایانی بواری وەرزش، گواستنەوەی ئەستێرە و یاریزانی بەناوبانگ کریستیانۆ ڕۆناڵدۆی پورتوگالی بوو بۆ یەکێک لە یانەکانی سعودیا کە ڕەنگە لە لای زۆربەی خەڵکەوە تەنیا گواستنەوەی یاریزانێکی تۆپی بێت لە یانەیەکەوە بۆ یانەیەکی تر. بەڵام ئەمە سەرەتای و شۆڕشەیە کە محەممەد بن سەلمان دەستی پێ کردووە بەهێنانی چەندان یاریزانی بەناوبانگی جیهانی بۆ سعودیا تاوەکو سەرنجی جیهان بەلای ژێرخانی وەرزشی وڵاتەکەیدا ڕابکێشێت. ئەمەش بۆ ئەوەیە تا شەرەفی میوانداریکردنی گەورەترین ڕووداوی وەرزشی جیهانیان پێ بدرێت، ئەویش میوانداریکردنی مۆندیالە لە خاکی سعودیا بۆ ساڵی 2030. هەر لە بواری وەرزشدا لە تازەترین کاری شازادەی جێنشیندا یاری گۆڵفی جیهانی بە تەواوی کڕیەوە. بەڵام پێناچێت محەممەد بن سەلمان هەرتەنیا بەم هەنگاوانەوە بوەستێت. بە پێی زانیاریەکان محەممەد بن سەلمان پاشای داهاتووی عەرەبستانی سعودیا نیازی وایە فۆرمولا 1 کە تایبەتە بە پێشبڕکێی ئۆتۆمبیل بە بەهای 20 میلیارد دۆلاری ئەمریکی بکڕێتەوە. پێت سیر نەبێت ئەگەر لە چەند ساڵی داهاتوودا و کاتەی لە ماڵەوەیت و لەسەر قەنەفەکەت دانیشتوویت بۆ بەسەربردننی کاتەکانت خۆت بە سیرکردنی فیلمە کوالیتی بەرزەکانی عەرەبستانی سعودیەوە خەریک بکەیت، چونکە شازادەی جێنشین تا ساڵی 2030 بە بڕی 450 میلیۆن دۆلار سەرمایە گوزاری لە بواری سینەمای وڵاتەکەیدا دەکات. بێگومانم هەنگاوانە بە بێبوونی توانایەکی مادی زەبەلاح بەڕێوە ناچێت، بەڵام بۆ وڵاتێکی دەوڵەمەندی وەک سعودیەی خاوەن نەوت پێت وایە خەون بێت؟ جابا من پرسیارێکتان لێ بکەم، بە بڕوای ئێوە چ وڵاتێک خاوەنی خێراترین گەشی ئابووری بوو لە ساڵی ڕابردوودا؟ ئەگەر وا بیرەکەیتەوە وڵاتی چین یان هندستان یان ئەمریکا خێراترین گەشی ئابووریان هەبووە، ئەوە بە هەڵەداچوویت. ئەو وڵاتە وڵاتی عەرەبستانی سعودیەیە. بە پێی داتا ئابووریەکان سعودیا خێراترین گەشی ئابووری هەبووە لە ساڵی ڕابردوودا. قازانجی نزیکەی 1 تریلیۆن دۆلار بووە و بە ڕێژەی 142 قازانجەکانی زیادیان کردووە. ڕۆژە زەبەلاحەکەی شازادەی سعودیا چییە؟ ڕۆژە زەبەلاحەکە ناوی نیۆمە. نیۆم بریتە لە شارێکی تەواو پێشکەوتوو کە شازادە بەنیازە لە پارێزگای تەبوک لە باکووری ڕۆژئاوای سعودیا دروستی بکات. ئەم شارە نە لە ڕابردوودا وێنەی هەبووان نە لە داهاتووشدا وێنەی دەبێت. نیۆم بە شاری ڕاستەهێڵەکە لایەنستی ناسراوە. بودجێکی زەبەلاحی بۆ تەرخان کراوە کە بە بڕی 500 میلیارد دۆلار دەخەمڵێنرێت. شارەکە وەک ڕاستەهێڵێک وایە نزیکەی 170 کیلۆمەتر درێژەکەیەتی و تەنیا 200 متر پانە و نزیکەی 500 متر بەرزە لە ئاستی ڕووی دەریاوە. شارەکە توانای لە خۆگرتنی 9 میلیۆن هاوڵاتی هەیە. تایبەتمەندی زۆر جیاوازی تێدایە، لەوانە هیچ جۆرە ئۆتۆمبیلێک لە شارەکەدا بوونی نابێت. لە ڕێی سیستەمی پێشکەوتووی گواستنەوە لە ناو شارەکەدا ئەگەر هاوڵاتیەک ئەم سەری شار بۆ و سەری شار بڕوات، ئەوە تەنیا 5 خولەکی لە ناو شاری نیۆمدا پێویستە. وزەی پاک بەکاردەهێنرێت بۆ ژیانی ڕۆژانە، واتە کاربۆن لە شارەکەدا سفرە. محەممەد بن سەلمان لە ساڵی 2022 پرۆژەی دروستکردنی ئەم شارەی ڕاگەیاند و بڕیار وایە لە ساڵی 2030 تەواو بکرێت. پێت وایە لەسەر دەستی شازادەی جێنشین سعودیا لە وڵاتێکی نەریتی دینیەوە بەرە وڵاتێکی مۆدرن و کراوە هەنگاو بنێت. ڕۆڵی عالم و زانە دیارەکانی ئەم وڵاتە و جیهانی ئیسلامی چی دەبێت لەسەر ئەو هەوڵانەی شازادەی سعودیا؟